گەنجان کە بە کاریگەرترین و هەستیارترین چینی ناو هەر بزوتنەوە و حیزبێکی سیاسی هەژمار دەکرێت. لە نێو ڕێخستن و ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیشدا گەنجان داواکارن هەرچی زووە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار لەسەر بەستنی کۆنگرەی خۆی بدات و کاتی بەستنی و شێوازی ئەو کۆنگرەیە دیاری بکات. بۆ خۆنوێکردنەوە و درێژەدان بە ئیش و کارەکانی بە شێوازێکی ڕێک و پێک و ڕێکخراوەی پێویستی بەوە هەیە کۆنگرە ببەستێ. لە ئێستادا قۆناغێکی زەرورە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دوای چەند ساڵ بەسەرچوونی کۆنگرەکەی خۆی قرار لە بەستنی کۆنگرەیەکی باش بدات. بۆ ئەمە بەستەش کۆنگرەیەک بێ کە بتوانێت لە ئاست ساوەڕوانی جەماوەری بەرفراوانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بێ بەو پێی کە لە بەرامبەر خوێنی شەهیدان و مێژووی دوور و درێژی پڕسەروەری یەکێتی نیشتیمانی کوردستان کە بتوانێت ئەم بەرپرسیاریەتێ بگرێتە ئەستۆ. گەنجان هێنانە پێشەوەی گەنجان و ژنان لە ئەولەویەتی کارە گرنگەکانی کۆنگرەدا بێ بۆ ئەم جارە. پێویستە خوێنی تازە، نەوەی تازە، گەنجی تازە بەڕاستی بێتە پێشەوە تایبەت نێو سەرکردایەتی بۆیە ئێمە وەکو کۆمەڵی کادیری گەنج بەڕاستی داواکەین لە زووترین کاتا کۆنگرە ببەستێت چونکە زەرورەتێکی پێویستە تایبەت ئەو بارودۆخی کە ئێستا هەیە بە شێوەیەکی گشتی بارودۆخی کوردستانیش بە تایبەتی ئەوە ئەخوازێک کە یەکێتی نێوماڵی خۆی ڕێک بخاتەوە بە زووترین کات. ئێستا شتێک نەماوەتەوە بە پرسیارکردن لە کادیران و ئەندامان و لایەنگران تەنانەت جەماوەری کوردستان بە جیاوازی بیر و بۆچوونەکانیش لە چاوەڕوانی دیاریکردن و بەستنی کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانن هەموو هیوا و ئومێدێکیان لەسەر دەرەنجامەکانی ئەو کۆنگرەیە هەڵچنیوە وەک ڕابردوو جارێکی تر یەکێتی خاوەنی بڕیارە یەک لاکەرەوەکان بێت. نوێبوونەوەی ئەو ئۆرگانە جەماوەریە بەهێزەیە کە لە ڕابردوو هەبووە کە لە سایی خەڵکا دامەزراوە لە ناو خەڵکە هەڵقوڵاوە ئێستاش گرنگی بەستنی ئەو کۆنگرە بۆ ئەوەیە بۆ ئەوی یەکێتی بگەڕێتەوە هەمان پێگە و ڕێچکەی خۆی کە هەڵقوڵاوی ناخی خەڵک بوو جەماوەر بوو حیزبی خۆڕسکە چۆن پێشتر یەکێتی وەکو هێزێک لە پێشی هەرە پێشەوە بووە ئەمڕۆ زەرورەتی ژیانی ڕێکخراوەی وامان لێ دەخوازی تەنها کۆنگرێ لەو قۆناغە دەربازمان بکە بەرەو قۆناغەچتر بەرەو نوێبوونەوە بەرەو داڕشتنەوەی سیاسەتێکی نوێ کە بتوانین لەگەڵ سەردەم بگوت. ئەگەر کۆنگرە لەلایەک داڕێژنەوەی جارێکی تری پەیڕە و پرۆگرام و پلانی نوێ بێت بۆ سەردەمانێکی نوێی خەبات و درێژەدان بەکاری سیاسی ئەوە لەلایەکی تر پڕکردنەوەی ئەو شوێنانەیە کە کەسانێک ماوەیەکی زۆرە لە ئەرک و خەبات و تێکۆشاندان لە ڕۆژگارە جیاوازەکانی ژیانیان بەرخودانیان کردووە ئێستا ڕێز لە هەوڵ و ماندیبوونیان دەگیرێت و درێژە بەڕێباز و ڕاستپاردەکانیان دەدرێت. ئیسماعیل عوسمان کورسات نیوز سۆران.